سڵای خۆی گەورەتان لە باوەڕانی خۆشەویست قەرار بوو لەسەر ئەتریبیوت قسە بکەین بەڵام لەسەر تاگێکی ترە ڕۆین دووسێ تاگە ڕۆین اینجا باسی ئەتریبیوت سەکەین چونکە بۆی ئاسانتر تێبگرن. ئێستا ئێمەوەمان واز لە هەیە دەهێنین جارێ لە بۆدیە ئەو تاگانەی پێویستە ئەینووسین. یەکەم تاکە باسیەکەین باسی تاگی پیەکەین کە کورتکراوەی پارەگرافە. سەرەتا با تایتڵێ بۆ فێزبوکەکان نووسین پاراگراف ئەمە پاراگرافە کورتکراوەکەی پیە لە STML تۆز ئینگلیزی بزانە تر شتەکان بەبییر دێت سا بۆ نمە پی کورتکراوەی پاراگرافە. ئێستا نووسین تاگەکان نووسین ئەو پیە و لێرە داماقسۆتەوە لێرەدا ڕستەیە هەر شتێکت بووە ئەتوانی بینووسی. سەرەتا با شتێ بنووسین هەر لە خۆمان شتێکە نووسین فەرمان تاریخ بۆی کۆنتترۆڵیکەی کۆنتترۆل ئێس ئێستا گەر ڕیلۆ دیکەینەوە فەرمان تاریخ نووسراوە یاخود ئێستا ئەگەر ئەمە سپیسیشی بینێ دەبین نە هەموو سپیسەیە دێنێ کۆنتترۆل ئێس ڕیلۆ دیکەینەوە دەبین هەر لە تەنیژ یەکتریە نووسرێت چونکە حساب بۆ سپیس ناکرێ لەم بینەیەبێ. ئێستا بۆی کۆنتترۆلی ئەمە بکەین بە پێی نووسین ئێمامانێ پاراگرافێ بنووسین چەند پیش زیاتر چەند ڕستەیەەکە بۆ نمونە نووسم من ناوم فەرمانە لە سلێمانی دائەنیشم ئەمە پیە کە ئەمە نووسی ئەتوانی چەند پیە لە بینووسیت کە ئەمە نووسی بۆ نمونە نووسی ئەتوانی ئێستا ڕیلۆ دیکەینەوە ساڵێ من ناوم فەرمانە ئێستا ئەتوانی چەندانەیە بەکاربێنی بە ئەمە کۆپی بکەین لێرە بۆ نمونەمان پاراگرافێکی تر بە بەگی پێدانین ناقص وەک دەبینین ئێستا گەر بیڵێنەوە بینوسینەوە دەبینەوە پاراگراف. ئەگەر دیقەت بێ ئەم پاراگرافە لە پێشەوە لە پێش و لە دوایەوە سپیس بەجێ هێڵێ بەڵام لێکەم پیانە چونکە چی بەجێ بێڵێ یانیەوە لێریان نووسراوە چی بەجێ بێڵێ بەڵام بۆ دواتر ئێستا گەر پاراگرافێکی تر بکەین کۆپی بکەین کۆپی بێنام لاوە ئەم جاریان پێستیکەینەوە ئەم بابینە ناقسەکەین بووی هەمووی ڕێک بێتەوە پاشان شفتەوە وەک دەبینین ئێستا گەر سێ پیمان نووسیوە ئێستا گەر ڕیلۆتکەینەوە دەبینین لە دوا و لە پێشەوە سپیس بەجێ هێڵێ ئەمەش ئیشی پاراگرافە ئەتوانین چەند پاراگرافت بێ بینووسی ئەمەژەوە. ئێستا ئەگەرمانێن سپیس بێڵین ئەگەر ئاوە سپیسی بینێ وتمان ئەگەر ئێستا سیڤیشیکەین دەبینین هەر یەک شتە هیچ علاقەی بە مۆزوع نیە بۆیە تاگێکی ترمان هەیە پێوترێ BR چۆنە نووسرێ ببوورم نەمێ ئاوا سپیسی بەمێ نەک لە جێ خۆی یعنی تابی ئینتەری بەمێ بە کوردەکەی بە ئینگلیزەکەی تاگیت BRمانێ BR ئەم تاگە یەکێکە لەو تاگانەی کە ئاوا نووسرێ کاتی خۆی باسمان کرد کە تاگەکان چۆنە نووسرێ ئەمە BR ئاوا نووسرێ ساگەر سیڤیکەین کۆنتترۆل ئێس ئێستا گەر ڕیلۆد بکەینەوە دەبینین هاتۆتە خوارەوە وەک دەبینن هاتۆتە خوارە ئەتوانی چەندها بۆ نمونە ئەمە ئەتوانین کۆپیکەین و چەندها جار بینوسینەوە بۆ نمونەوە 4 جار نووسیمانە ئێستا گەر ڕیلۆ دیکەینەوە دەبینین 4 جار هاتوتە خوارەوە ئەمەش تاگی BR ئەتوانی بەکاری بێنی لەگەڵ پاراگرافە بۆ نمونە چیتر ماوە بۆ نمونە لە بینیم پیشە بە BRێکی داخڵکەین ئێستا بە 2 BRی تر یاخود لە ناو ئەمەیانە لە پشتەمەیانە BRێکی تر کێشەمانە ئاوا نووسیمانە ئەمەش بێتەوە دواوە لە بەرەوەی نووسیمانە هاتوتە خوارەوە کێشە نییە کۆنتترۆل ئێس ئێستا گەر ڕیلۆتکەین دەبینینەوە دوو دانەی تر هاتوتە خوارەوە ئەمە دوو تاکی BR ئەتوانی بەکاری بێنی سەرەکیە پیش ئەتوانی بەکاری بێنی لە STML ئێمە
تاگەکان زۆر هەمی باز ناکەین ئەوانەی کە گرنگە و باشن لە یەکوانەش ئەوانە باسەکەین کە لاوەکین و زۆر بەکار نایەن ئەمە وانەیەکی تر لە کۆرسی HTML هیوادارم بەسوود بێت تاوانێکی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ